سەرڕای دەزوەردانی نێچیروان بارزانی شیعەکان سوورن لەوەی گورزێک لە پارتی بدەن. بەغدا مۆڵەتی درێژخایەن بۆ فەرمانبەران بە موچەوە تاوتوێ دەکات و ڕەنگە هەرێمیش بگرێتەوە. هێڵە سوورەکانی واشنگتۆن بۆ ڕێکەوتن لەگەڵ تاران دیاری کران. لا کۆبوونەوەیەکدا لەگەڵ لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی داوای کرد لایەنە شیعەکان دەست هەڵگرنەوەی وەزیرێک لە پاڵوەزارەتی دەرەوە بە ناوی وەزیری دەوڵەت بۆ کاروباری دەرەوە جێگیر بکەن و بەشێک لە دۆسیەی وەزارەتەکەی پێ بسپێردرێت و لا پێکاتەی شیعە بێت. بەپێی زانیاریەکان هێشتا لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی دەستیان لە بیرۆکەکە بەرنەداوە. پاساویشیان بۆ ئەم داواکاریە ئەوەیە کە پارتی بە شێوەیەکی نیشتیمانی دۆسیەی دەرەوە بەڕێوە نابات. بڕیارە هەفتەی داهاتوو دەنگ لەسەر کابینە وەزاریەکەی عەلی زەیدی بدرێت بە ئەگەری زۆرەوە پۆستە هەستیارەکان دوا دەخرێت. لیژنەی یاسا لە پەرلەمانی عێراق پرۆژە یاسایەکی نوێ بە ناوی مۆڵەتی درێژخایەن ئامادە دەکات کە تیایدا فەرمانبەران دەتوانن بۆ ماوەیەکی کراوە مۆڵەت وەربگرن و 50% موچەی بنەڕەتیان پێ بدرێت. ئەم هەنگاوە بە ئامانجی کەمکردنەوەی باریدارایی سەر حکوومەت و ڕەخساندنی دەرفەتە بۆ کارکردنی فەرمانبەران لە کەرتی تایبەتدا بەبێ لە دەستدانی پلە وەزیفەکانیان. محەممەد خەفاجی ئەندامی لیژنەکە ئاماژەی بەوە کردووە کە مۆڵەتەکە بۆ خانەنشینی هەژمار دەکرێت ئەگەر لێبڕینەکان بدرێن. پێشبینی دەکرێت ئەم یاسایە هەرێمی کوردستانیش بگرێتەوە و ببێتە چارەسەرێک بۆ خستنەوەی میلاکات. پرۆژەکە بەم زوانە خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت تاوەکو وەک یاسایەکی سەربەخۆ و هەمیشەی پەسەند بکرێت و جێبەجێ بکرێت. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ئاشکرای کرد ئەمریکا چوارچێوەیەکی نوێی بۆ ڕێکەوتنی ئەتۆمی پێشکەشی ئێران کردووە کە مەرجی توندی تێدایە. گرنگترین هێڵە سوورەکان بریتین لە هەڵوەشانەوەی بنکەکانی فۆردۆ و نەتەنس، ڕادەستکردنی یۆرانیۆمی پیتێنراو و ڕاگررتنی پیتاندن بۆ ماوەی 20 ساڵ و قەدەغەکردنی هەر چالاکیەکی ئەتۆمی لەژێر. واشنگتن جەخت دەکاتەوە کە لادانی سزاکان بەسراوەتەوە بەجێبەجێکردنی کردەی ڕێکەوتنەکە نەک تەنها واژووکردنی. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند گەیشتن بە ڕێکەوتن زۆر نزیکە، بەڵام هۆشداریدا ئەگەر تاران ڕازی نەبێت ژاردەی سەربازی و بۆردومانی تون دەست پێ دەکەنەوە. ئێستا بەرپرسانی ئێران سەرقاڵی تاوتوێکردنی پێشنیارەکەن کە دەرفەتی 30 ڕۆژی بۆ دیاری کراوە تا بگەنە ئەنجامی کۆتایی.